زلمەیەک هاو سەر و ژێریانی کرد ئەوەی لەسەر بخرای ژێر ئەوەی لە ژێر بخرای سەر کەس نێزایی چییە یەک چاوتروکەند هەر هیچی نەما هیچ ئەمە ئەستێرە بوو لە ئاسمان و خۆی پیا کێشان ئەمە خوای گەورە بوو بە لەرزەم و قوتیدان لە قەومێکی لە نابر هەمیانی تەخت کرد هەتۆیان نەما تۆ کەسیان نەما هەر بڵێ لەو ڕەچەڵە كذب ثمود بطغواها اینجا باسی قومی ثمودمان بۆکە ئەمانە قومی بوون خوا پەنامان بە کۆن خوای گەورە فەرمێ كذبت ثمود بطغواها قومی ثمود بەهۆی تۆغیانەکانەوە پێغەمبەرەکان بە درۆخسووتیان تو درۆک و باوەڕێن بە ئەڵڵا و بە ئایەتەکان و بە پێغەمبەرەکان کە ساڵح بوو نەبوو تەکذیبیان کرد بەهۆی چییە بەهۆی تۆغیانەکانەوە إذ انبعث أشقاها نەگبەترین کەسیان یعنی ئەشقا ئینسانی داخلە ثەمود یەکێ بوو لە دەوڵەمەندەکان یانەوانی بە خۆی نازی و دەسەڵاتدار و بەهێز و بەقووەتە و دەی من واکەم کوازانم خوا چیەکە دەی زانم ئادەی ساڵح خۆت و خواکە و زانم چیەکەی ئەوە من وشترەکە کوژم تێگەی ئەوە کانێکەشی تێگەیم ئەوە بەرنامەکەی خوا تێگەیم ناوازەوەی کە تۆ پێڵی دەزانم خواکە و چیەکان ئەوە تەحەدای خوای کرد خوا بە ئەشقا کەس ناوی بردووە ئەشقاها یعنی ئەشقا شخص في قبيلة ثمود أو في عشيرة ثمود أنت يا رابري إذ انبعث إذا كان ظرفية كاتك رابري نقبترين سرقردانترين كثي أو عشرة فقال لهم رسول الله بيغمري كي خواك صالبوا هوارك أوتيتي ناقة الله وسقياها يعني احذروا ناقة الله وسقياها لا تتعرضوا لهما بالسوء كل ئاگاتان لە وشترەکە بێ کە خوا ناموشترەکەی خوا کە خوای گەورە لەو شاخە لە بەرچاوی ئێوە هێنایە دەرەوە ئەخوات تەحەدایان گوتیان موعجیزەمان وتیان وتی موعجیزە چیتانوێ وتیان ئەمانوێت لەبەر چاومان لەو شاخە یەک وشتری گەورە بێتە دەرەوە ئەمەندە گەورە بێ ئاوا بەشی هەموو ئاوایی شیری لێ بێ بەشی هەموو ئاوایی تێگەی ئیدە خوای گەورە بۆی هێنان وتی بەس کاریەکە ڕۆژێک بۆ ئەوە کاری ئاوی ئینەکە یەک ڕۆژ بۆ ئەوە بۆ بەشی هەموو ئاوایەکە شیرتانات هەر لە شاخەکە بە حەجمێکی ئەمەندە گەوراتە دە ئەم پیاوە نەکبەتە هاو ئەم موعجیزەی کە لەبەر چاوی هەمیانە ڕوویایدا و خۆشیان وعدیان داگەر خوا ئەمەیان بۆ بکە ئیمان دێنن داواکاری خۆیان بە عەقڵە فەقەتەکەی خوان ئەو شاخە بقلیشێتەوە یۆ گوشتری گەورەی لێ بێتە دەرەوە لەبەر چاویانە لە شاخەکە هێنایە دەرەوە کردی لە بەردەکە بۆی کردن بە وشتێکی ساغ و کە نوێنەی وا وشتری وا قەت نەبیداوە گەورە وشترێکی مینە ناقە بە وشتری مێ ئەوترێ جەمەل نێرە ناقە مێیە لە وشتر ئاگدار بن ناقة الله وسقياها يعني سقيا الناقة هاكا بو ناقة كاغرتو يعني كاني آوكي كليه خواردو پێغەمبەرەکە هاواری کرد صالح سلامی خوای لێبێ هاواری کردی ناقة الله وسقياها يعني احذروا ناقة الله وسقياها لا تتعرضوا لهما بسوء خۆتان پارێزن کاکە دەستدرێژی نەکەنە سەر وشتەکەی کە خوای گەورەی کردو کە ئینە هەمووتان تیاچن دوای نەڵەن پێی نەوتم ئەم نەکبەتە ساڵی دێ من واکەم زان خواکە چێکە فكذبوه صالح يا بدر خصوتي التراث دو ما يكوجين زي تشيلين فعقروها سريعا شليان قلتوك شليان سريعا فدمدم عليهم ربهم بذنبهم فسواها دمدم الأزمان عربية دمدم يعني أطبق عليهم يعني أهلكهم يعني اشتبروا بتبيني بس اشتكى اشتبروا خيني بس اشتكى ودمدمهم أطبق عليهم غضبي طبق كلمة فعلا فنو جيري كده فدمدم عليهم ربهم بذنبهم بو تاوانيان بتاواني كفر كرديان بدو خصوصي بيغمبركان بوي كمعجزكان يخوان براز نازاني بوي تاوانكي خوان وخواي قولتشي دمدم عليهم خذ صوتكي خوي خطرة دمدم بيتشون جالرزو شنا بصيحة ناوي هنا ميك هاو سنو شيرياني تا وإلا سربو خلع جل وإلا جل وخلع سر كذي زي تشي يكتشاو تروكان هل هيتشينا ما هيتش ئەمە ئەستێرە بوو لە ئاسمان و خۆی پیا کێشان ئەمە خوای گەورە بوو بە لەرزەم و قوتیدان تێگەی ئەطبق عليهم دمدم عليهم ربهم بذنبهم فچی سەواها ئەو شار و مەملەکەتەی جا ئەمانە لە شاخا بوون ئێستاش ئاسارەکانیان ماوە تا لە ڕێگەی بینی سعود و ئەردەنا تۆزێ لە بینی نزیکە لە ئەردەنە مەدائینی صالح فسەواها تەختی کرد نفسي خوان تسوية لكن خواي قولا شاخكاني بسرا تسوية كردن فسوى ولا يخاف شي عقباها يعني شي لا يخاف عقباها جماعة
هذا زي حسن شامله حليش انا انا من قومي كيلا نابر هم ياري تاخد كان حد بحث حد امغش سلامنا فهذا الحديث بمعنى تفاصيل لما فمي فريم لا عاقل ولا وبالي حد ما فهمش معنى انا والله هاتشن هاواري كوين علي يعني مليار صار معنا جانب انا لا ابالي انا والله ما خلش وانا احساني انك النبو اخوان نبو بيغمري اخوان نبو اتقاني اخوان هم يابدو كفرمنا انا ناو جانو كلنا وبردن كعرض عثمان مثلا تروخان انجا حد بخيالش حد ما قيش انت ولا يخاف عقباها يعني لا احسب حسابا لعاقبتي احسن شونا حتو يعني ما تو كثي عنا ما حد بالي لو رشالك فانا ما صلى الله وبارك على النبي محمد وعلى اله وصحبه